گەرموگەشتین سڵاوی ئێمەتان پێشکەش بینەرانی خۆشەویست بێڕای هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی لاپەڕی حەوت لەگەڵمان بن. ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆمی لە راپۆرتێکی نوێدا وتوویەتی ئێران با ڕێکەوتنی کاتی بۆ ڕاگررتنی پتانی ئۆرانیۆم بەڵێنەکانی جێبەجێ کردووە. بەڵام هێشتا هاوکاری تەواوی نەکردو و بە هەموو پرسە شاراوە و گومان لێکراوەکان سەبارەت بە چالاکی ئاتۆمیەکانی خۆی وەڵامی پێویستی نەداوەتەوە. ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی لە راپۆرتێکی نوێدا ڕایگەیاندووە کە ئێران هێشتا بە هەموو پرسە و گومان لێکراوەکان لە چالاکی ئاتۆمیەکانی خۆی کاگەری هەیە بە دروستکردنی چەکی ئەتۆمی کۆتایی پێبێت وەڵامی نەداوەتەوە و راپۆرتە ڕۆژێک پێش لا چاپێکەوتنی وەفتی کۆماری ئیسلامی ئێران و لایەنی ئەمریکا بۆ دەستپێکردنەوەی وتوێژە ئاتۆمیەکان لە ژنێڤ بڵاو کراوەتەوە. راپۆرتێک لەم بارەیەوە ببینن دێمەوە لاتان. ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆمی لە راپۆرتێکی نوێدا وتوێتی ئێران با ڕێکەوتنی کاتی بۆ ڕاگررتنی پیتاندنی ئۆرانیۆم بەڵێنەکەی جێبەجێ کردووە، بەڵام هێشتا هاوکاری تەواوی نەکردووە و بە هەموو پرسە شاراوە و گومان لێکراوەکان سەبارەت بە چالاکی ئەتۆمیەکانی خۆی وەڵامی پێویستی نەداوەتەوە. ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆمی لە راپۆرتێکی نوێدا ڕایگەیاندووەکە ئێران هێشتا بە هەموو پرسە گومان لێکراوەکان لە چالاکی ئەتۆمیەکانی خۆی کە ئەگەری هەیە بە دروستکردنی چەکی ئەتۆمی کۆتایی پێبێت وەڵامی نەداوەتەوە. ئەو راپۆرتە ڕۆژێک پێش لە چاوپێکەوتنی وەفدی کۆماری ئیسلامی ئێران و لایەنی ئەمریکا بۆ دەستپێکردنەوەی وتوێژە ئەتۆمیەکان لە ژنێڤ بڵاو کراوەتەوە. عەباس عێراقچی جێگری وەزیری دەرەوە و ئەندامی باڵای تیمی وتوێژکاری ڕژیمی ئیسلامی ئێران ڕۆژی پێنجشەممە 30 ڕێبەندان ڕایگەیاندکە جێگرانی وەزیرانی دەرەوەی ڕژیمی ئیسلامی ئێران و ئەمریکا ڕۆژی هەینی و شەممە چاوپێکەوتن ئەنجام دەدەن و لە دواییدا وتوێژی محەممەد جەواد زەریف و جانکری لە ڕۆژەکانی یەکشەممە و دووشەممە لە شاری ژنەڤ بەڕێوە دەچێت. لە راپۆرتی ئاژانسدا کە ڕۆژی پێنجشەممە 30 ڕێبەندان بڵاوکراوەتەوە هاتووەکە تاران هێشتا زانیاری پێویستی سەبارەت بە دوو پرسی پەیوەندیدار بە لێکۆڵینەوەی ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆمی پێشکەش نەکردووە. هەروەها لەو راپۆرتەدا هاتووەکە ئێران لە 20 ژانڤیەی 2014دا لە دوای ڕێکەوتنی خۆی لەگەڵ گروپی 501 ئۆرانیۆمی لەسەرەوەی 5% خەست نەکردووەتەوە. هەروەها ئەو راپۆرتە باز لەوە دەکات کە پاشەکەوتی گازی ئۆرانیۆم لەگەڵ پیتاندنی کەمی ئێران لە نۆڤەمبری ساڵی ڕابردوو تا ئێستا 7953 کیلوگرام کەم بووەتەوە. لە راپۆرتی ئاژانس هەروەها لەسەر گرنگی پێشکەشکردنی زانیاری لەلایەن ئێرانەوە سەبارەت بە دامەزراوەی پارچین جەخت کراوەتەوە. ڕۆیتەرز نووسیبێتی ئەو راپۆرتە نهێنیە کە بۆ ئەندامانی ئاژانس نێردراوە چەند حوت و پێش لە کۆتاییاتنی مانگی مارس بۆ گەیشتن بە ڕێکەوتنی سیاسی لە نێوان ئێران و گروپی 501 بڵاو بووەتەوە. وڵاتانی ئەمریکا، بریتانیا، فەرەنسا، چین و رووسیا لەگەڵ ئەڵمان گروپی 501 لە هەوڵدان تا بە ڕێکەوتنێکی گشتگیر بگەن لەبارەی قەیرانی ئەتۆمی کۆماری ئیسلامیەوە. لەم پەیوەندیەدا و لە دوای ڕێکەوتنی کاتی ژنێڤ لە نۆڤەمبری ساڵی 2013 وتوێژەکان لە نێوان ئێران و گروپی 501 بۆ گەیشتن بەوەها ڕێکەوتنێک بەردەوام لە ئارادا بووە، بەڵام تا ئێستا دوو مۆڵەت بۆ کۆتایی پێهاتنی ڕێکەوتن دیاری کراوە کە ئاکامێکی بەدواوە نەبووە. بەڵە بەڕێزان قسە ئەوەیە کە وتوێژەکان دەگاتە دەرەنجام و دوولایەن دەگەنە ڕێکەوتنێکیان نا پرسیارێکە کە تەنانەت بۆ خودی ڕێبەرانی هەر شەش وڵاتەکە و بەتایبەت ئەمریکا و ئێرانیش نادیارە. ڕەنگە هەردوو لا چاوەڕێن تا لایەنی بەرامبەر لە دوایین ساتەکاندا بڕیارێکی دژوار بدات و مەرجەکانی ئەوەی دیکە قبول بکات ئەگەرچی شتی لەو شێوە بۆ ئەمریکایەکان بەدی ناکرێت، بەڵام ڕەنگە ئێرانیەکان لە کۆتاییدا ئامادە بن وەکو شەڕی ئێران و عێراق جامێ ژەهر بنۆژن و ڕێک بکەون لەگەڵ خواستەکانی کۆمەڵگای جیهانی. بەڵام ئێستا کە داهاتووی وتوێژەکان نادیار و ناڕوونا پێدەچێت ئێرانیەکان بیانەوێت تا دوایین ڕۆژی وتوێژەکان هەموو نەهێنیەکان نەدرکێنن کە ئەگەر هاتوو نەگەیشتە ڕێکەوتن بتوانن هەندێک لە نەهێنیەکانیان کە پێویستە بۆ بەرنامە ئەتۆمیەکانیان لای خۆیان بە شاراوەیی ڕابگرن. ئەگەری تریش ئەوەیە کە بە سەرنجدان بە پێشینەی کۆماری ئیسلامی پێدەچێت هەر وەکو جاران خەریکن بە نەهێنی هەندێک چالاکی ئەتۆمی بەڕێوە دەبن و لەلایەکی تر لەسەر مێزی وتوێژ هەوڵ دەدەن بگەنە دەرەنجامێک. بە هەر شێوە لە ماوەی 15 ساڵی ڕابردوو کۆماری ئیسلامی هەرگیز بە تەواوەتی هاوکاری پێویستی لەگەڵ ئاژانس نەکردووە و بەردەوام هەر شتێکی بۆ شارنەوە بووە. جا ئەم جارەوا دیارە ویستگەی دوایینە و دەبێت کۆماری ئیسلامی بڕیاری کۆتایی خۆی بدات
یان تەسلیمی کۆمەڵگەی نێودەوڵەتی ببێت یان لەگەڵ دەرەنجامەکانی بەڕوڕوو ببێتەوە. هەواڵێک و لە دوای پەسەندکردنی حکمی ئێعدامی سامان نەسیم زیندانی سیاسی کورد و ئەگەری ئێعدامکردنی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە راپۆرتەکان باز لەوە دەکەن کە حکمی ئێعدامی سامان نەسیم زیندانی سیاسی کورد کە لە کاتی دەستگیرکردنی 17 ساڵی بۆ جێبەجێ کراوە. بەپێی راپۆرتی کەمپینی پشتیوانی لە زیندانیانی سیاسی و مەدەنی بنەماڵەی سامان نەسیم ڕایان گەیاندووە لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە پەیوەندیان لەگەڵ گیراوە و هەواڵی ئەوەیان داوا کە ڕۆژی شەمە بۆ وەرگرتنی کەلوپەلەکانی سامان نەسیم سەردانی زیندانی ورمێ بکەن. هەروەها لەلایەکی دیکەوە سەرچاوەکانی دیکەی هەواڵ باز لەوە دەکەن کە ئەو زیندانی سیاسی کوردە لەلایەن وەزارەتی ئیتلاعاتی ورمێ و بە ئامادەبوونی داستانی گشتی و ئینقلابی شاری ورمێ لە زیندانی ناوەندی و شارە ئێعدام کراوە. راپۆرتێک لەم بارەیە و دێمەوەلاتان. لە دوای پەسەندکردنی حکمی ئێعدامی سامان نەسیم زیندانی سیاسی کورد و ئەگەری ئێعدامکردنی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە راپۆرتەکان باز لەوە دەکەن کە حکمی ئێعدامی سامان نەسیم زیندانی سیاسی کورد کە لە کاتی دەستگیرکردنی 17 ساڵی بووە جێبەجێکراوە. بەپێی راپۆرتی کەمپینی پشتیوانی لە زیندانیانی سیاسی و مەدەنی بنەماڵەی سامان نەسیم ڕایانگەیاندووە لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە پەیوەندیان لەگەڵ گیراوە و هەواڵی ئەوەیان داوەکە ڕۆژی شەممە بۆ وەرگرتنی کەلوپەلەکانی سامان نەسیم سەردانی زیندانی ورمێ بکەن. هەروەها لەلایەکی دیکەوە سەرچاوەکانی دیکەی هەواڵ باز لەوە دەکەن کە ئەو زیندانیە سیاسیە کوردە لەلایەن وەزارەتی ئیتلاعاتی ورمێ و بە ئامادەبوونی دادستانی گشتی و ئینقلابی شاری ورمێ لە زیندانی ناوەندی ئەو شارە ئێعدام کراوە. بەپێی ئەو راپۆرتانە کە بڵاوکراونەتەوە سامان نەسیم زیندانی سیاسی کوردی بەندی 12 زیندانی ناوەندی ورمێ سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە 30 ڕێبەندان لە حاڵێکدا حکمی ئێعدامەکەی بەڕێوە چووە کە ڕێکخراو و دامەزراوە نێونەتەوەیەکانی مافی مرۆڤ داوایان لە بەرپرسانی ڕژیمی ئیسلامی کردبوو بەپەلا لانیکەم حکمی ئێعدامی سامان نەسیم ڕابگرن. بەپێی ئەو راپۆرتانە کە تا ئێستا بڵاو بوونەتەوە و بە تەواوی پشتڕاست نەبوونەتەوە بنەماڵەی سامان نەسیم ڕایانگەیاندووە ڕۆڵەکەیان ئێعدام کراوە. هەروەها وەزارەتی ئیتلاعات هەڕەشەی لە بنەماڵەی سامان نەسیم کردووە کە ئیزنی ئەوەیان نییە لەم بارەوە قسە بکەن و دەبێت بێدەنگ بن. لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی چاوەدێری مافی مرۆڤ فدراسیۆنی نێونەتەوەیی کۆمەلگاکانی مەدەنی یەکێتی ئۆروپا و کۆمیساریای مافی مرۆڤی دەوڵەتی ئالمان داوایان لە بەرپرسانی ڕژیمی ئیسلامی کردبوو حکمی ئێعدامی سامان نەسیم ڕابگرن. ئەو زیندانیە سیاسیە کە لە کاتی دەست بەسەرکردنیدا 17 ساڵی بووە بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ حیزبە کوردیەکان بە ئێعدام مەحکوم کرابوو. سامان نەسیم لەدایکبووی خەرمانانی ساڵی 1373 و خەڵکی شاری مەریوانە. سامان نەسیم لە 26 پوشپەڕی ساڵی 1390 لە تەمەنی 17 ساڵیدا دەستگیر و بۆ ماوەی 2 مانگ لە ژووری تاکەکەسی وەزارەتی ئیتلاعاتی سوپای ورمێ لەژێر ئەشکەنجەدا بووە و دواتر گواسترایەوە بۆ زیندانی ورمێ. لە پەیوەند لەگەڵ ئەگەری ئێعدامکردنی سامان نەسیم لە زیندانی ورمێ وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی ئەگەری ئێعدامی سامان نەسیم نیگەرانی دەربڕیوە. جەنساکی ڕۆژی پێنجشەممە 30 ڕێبەندان لە دانیشتێکی ڕۆژنامەوانی جەختی کردووەکە ئەو زیندانیە سیاسیە لە تەمەنی 17 ساڵیدا دەستگیر کراوە و بە ئەشکەنجە ناچار کراوە ئێعتراف بکات. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ئاماژەدان بە راپۆرتی ئەحمەد شەهید هەواڵێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە کاروباری مافی مرۆڤ لە ئێران سەبارەت بە ئێعدامی لانیکەم 8 مێر منداڵ لە ساڵی 2014 داوای لە کۆماری ئیسلامی ئێران کردووە کە بەڵێنە نێونەتەوەیەکانی خۆی جێبەجێ بکات. هەروەها لەلایەکی دیکەوە فەرەنسا سەبارەت بە ئەگەری ئێعدامی سامان نەسیم لە ئێران نیگەرانی دەربڕیوە. بڕیار بۆ حکمی ئێعدامی سامان نەسیم ڕۆژی پێنجشەممە 30 ڕێبەندان جێبەجێ بکرێت کە تا ئێستا هەواڵی جێبەجێکردنی حکومەکەی بە شێوەیەکی ڕەسمی بڵاو نەکراوەتەوە. وەزارەتی کاروباری دەرەوەی فەرەنسا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە سامان نەسیم لە کاتی دەستگیرکردنی لەژێر تەمەنی یاساییدا بووە و لە پارێزەر و دادگایەکی دادپەروەرانە بێبەش بووە. فەرەنسا داوای لە ڕژیمی ئیسلامی کردووەکە بەڵێنە نێونەتەوەیەکانی خۆی سەبارەت بە مافی مرۆڤ بەتایبەت کۆنڤانسیۆنی ڕێکخراوی نەتەوەکان لەبارەی مافی منداڵان جێبەجێ بکات. بەڵە بەڕێزان ئێعدامی زیندانیانی سیاسی بۆ خەڵکی ئێران و بە تایبەتی بۆ ئێمەی کورد شتێکی نامۆ نییە و بەشێکە لە ژیانی ڕۆژانەی هەموو نەتەوەکانی ئێران.
تەنانەت کوشتنی لاوانی ژێر 18 ساڵیش پرسێکی ئاساییە لە فەرهەنگی کۆماری ئیسلامی و خەڵکیش سەریان سوور نامێنێت و شۆک نابن لە بیستنی هەواڵی ئیعدامی مێرمەنداڵانی وڵاتەکەیان. تەنانەت کوشتنی منداڵانی خەڵک لەژێر ئەشکەنجەش بە سەدان جار ڕوویداوە کە یەکێک لە نمونە هەرە دڵتەزێنەکانی شەهیدبوونی خوێندکاری کورد ئیبراهیم لوتفوڵڵاهی لەژێر ئەشکەنجەی پیا و کوژەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری سنەیە. ئەگەرچی بە تەواوەتی ڕوون نییە بەڵام ئامارەکان بازەوە دەکەن کە لە ماوەی سێدەی ڕابردوو نێوان 40 تا 50,000 ناڕازی سیاسی ئیعدام کراون کە بەشێکی زۆریان لە چەند شەپۆلی لە ناوبردنی ناڕازیانی سیاسی لە 1361 و 1367 هەتاوی کوژراون. تەنانەت کۆماری ئیسلامی زیندانیانی سیاسی وەکو بارمتە بەکارهێناوە کە لە پارێزگای سیستان و بەلوچستان چەندین جار ئەو سیاسەتە پەیڕەو کراوە. بەڵام جنایەتی گەورەتر و نامرۆڤانەتر ئەوەیە کە جاروبار و بەتایبەت ئەم جار حکوومەتی ئیسلامی هەواڵی دروستە بارەت بە چارەنووسی زیندانیان نەبە لە ماڵەکانیان دەدات نەک بەڕای گشتی و بە تەواوەتی هەواڵ ئەدات کە جۆرێک بێخەبەری دروست بکات تا لەم ڕێگاوە کاریگەریەکی نەرێنی و دەروون ناسانە بکاتە سەر کۆمەڵگا. تەنانەت هەندێک جار بۆ ئەوەی کە هێز و توانای خۆی نیشان بدات پەنا بۆ ئەو سیاسەتە دەبات کە گۆیا کا بێوێت ئێعدام دەکات و بە کەسیش خەبەر نادات. ئەگەرچی ڕەنگە ئەم جارەیان لەبەر شەپۆلێک لە ناڕازی لە هەموو جیهانی گرتوێتەوە لە ناچاری بێدەنگێکی بە ئەنقەستی گرپێتە بەر تا لە دەرفەتێکی گونجاو بڕیاری کۆتایی خۆی بدات. یان ڕەنگە ئەو زیندانیانەی ئەعدام کرد بێت بەڵام لە ترسی دشکردەوەی گشتی نەیهەوێت هەواڵەکانی دروست بکات. بە هەر شێوە کۆماری ئیسلامی ئێران لە کاتی ئێستادا لە تنگانەیەکی قۆڵ کەوتووە و بۆ هەر قوربانیەکی خەڵکی کورد و دیکەی گەلانی ئێران دەبێت تێچووێکی زۆر مەسرف بکات. هەر لەسەر ئێران و ناڕازیان لەو باوەڕدان کە کێشەکانیان بە قەرزوەرگرتنی سندوقی خانشینکراوانی فولاد لە خەزانە چارەسەر دەکرێت. لە درێژەی کۆبوونەوەی ناڕازایەتی کرێکاران لە ئێران ژمارەیەک لە کرێکارانی خانشینکراوی فولادی ئێران لە ناڕازایەتی دەرەبرین بە دواکەوتنی حەقدەستەکانیان کۆبوونەوەی ناڕازایەتیان ڕێکخست. بەپێی هەواڵەکان خانشینکراوانی ناڕازی ڕوو لە نێونەرانی مەجلیسی کۆماری ئیسلامی ڕایانگەیاندووە ئێمە خانشینکراوانی فولادی ئێران خوازیاری وەرگرتنی حەقدەستەکانی خۆمان لە کاتی خۆی داین. ئەمەش جێبەجێ ناکرێت مەگەر ئەوەی کە لە خەزانە بە سندوقی قەرز بدرێت. ئایا ئێوەش وەکو ئێمە حەقدەست وەردەگرن؟ راپۆرتی هاوکارم لەم بارەیەوە ببینن. لە درێژەی کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکاران لە ئێران ژمارەیەک لە کرێکارانی خانەنشینکراوی فولادی ئێران لە ناڕەزایەتی دەربڕین بە دواکەوتنی حەقدەستەکانیان کۆبوونەوەی ناڕەزاییان ڕێکخست. بەپێی هەواڵەکان خانەنشینکراوانی ناڕازی ڕوو لە نوێنەرانی مەجلسی کۆماری ئیسلامی ڕایانگەیاندووە ئێمە خانەنشینکراوانی فولادی ئێران خوازیاری وەرگرتنی حەقدەستەکانی خۆمان لە کاتی خۆی داین. ئەمەش جێبەجێ ناکرێت مەگەر ئەوەی کە لە خەزانە بە سندوق قەرز بدرێت. ئایا ئێوەش وەکو ئێمە حەقدەست وەردەگرن؟ محەممەد ڕەزا پور ئیبراهیمی نوێنەری مەجلس لەمەڕ ناڕەزایەتی خانەنشینکراوانی پیشە فولادیەکان دەڵێت باشتر ئەوەیە بۆ یەک جاریش بووە بە دوواداچوونمان بێت لەبارەی دۆخی ئەو خانەنشینکراوانە ئەوان چەند مانگێکە حەقدەستیان وەرنەگرتووە. ئەمەش لە حاڵێکدایە کە ژمارەکەیان زیاتر لە 80,000 کەسە لە سەرتاسەری ئێراندا و بەداخەوە لەم نێوانەدا وەزارەتی خۆشبژێوی یان ڕفاه ئەرکی خۆیان جێبەجێ نەکردووە. ناڕازیان لەو باوەڕەدان کە کێشەکانیان بە قەرزوەرگرتنی سندوقی خانەنشینکراوانی فولاد لە خەزانە چارەسەر دەکرێت. سندوقی خانەنشینکراوانی فولاد بەپێی یاسای بودجەی ساڵی 1391 ئێران با ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی سپێردراوە. هەروەها لە درێژەی مانگرتن و ناڕەزایەتی کرێکاران 250 کرێکاری کانزای کوشکی بافق لە ناڕەزایەتی بە دەرکردنی کرێکاران 3 ڕۆژە لە مانگرتندان. بەپێی هەواڵەکان 250 کرێکاری کانگای کوشکی بافق لە ئوستانی یەزد لە ناڕەزایەتی بە دەرکردنی 17 کرێکاری ئەو کانگایە ماوەی 3 ڕۆژە دەستیان داوەتە مانگرتن. بەپێی هەواڵەکان ئەو کرێکارە ناڕازیانە داوای مافی دامەزراندنی ئەنجومەنی سنفی، بەڕێوەبردننی گەڵاڵەی پۆلێنکردنی پیشەکان، وەرگرتنی هەڵدەستی دژواری کار، بوونی ئاسایشی پیشەیی، زیادکردنی ماوەی ڕێکەوتنامەی کاری و وەرگرتنی هەڵدەستی ئیزافەکاریان بەپێی یاسا کردووە. هەروەها لەلایەکی دیکەوە نزیکەی 50 کرێکاری دیکەش لە کارخانەی یەخچالسازی مهرە ئیران لە شاری نەیشابور سەر بە ئوستانی خوراسانی ڕەزەوی ماوەی 3 مانگە حەقدەستەکانیان وەرنەگرتووە. کرێکارانی ناڕازی ئەو کارخانەیە ڕایانگەیاندووە ماوەی چەندین ساڵە کرێکاران حەقدەستی 3 تا 4 مانگیان
بەلای خاوەنکارەوە ماوەتەوە و هەموو کاتێک خاوەنکار هەڵدەستی 3 تا 4 مانگی کرێکاران بەدوا دەخات. بەڵە بەڕێزان دەڵێن کاتێک خومینی دەسەڵاتی گرتە دەست دوو دروشمی دایەوە، یەکەمیان خزمەت بە هەژاران یان بە قەولی خۆیان مەسجەعفین و دووهەمیان هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی بۆ دەرەوەی ئێران و ناوچە و وڵاتانی ئیسلامی. دواتر سەلما کە لەو دوو دروشمە تەنیا یەکێکیان مەبەستی ڕاستەقینەی خومینی بووە، ئەویش هەناردەکردنی شۆڕشە و لەو پێناوەدا هەموو سەرۆت و ساڵمانی ئێرانیان بە فیڕۆدا و لە ناویان برد. بەڵام دروشمی یەکەم واتە حکوومەتی هەژاران تەنیا درۆیەک بوو کە لەو کاتە بۆ فریوی خەڵک لەسەر دەستیان گرت. لە ماوەی 36 ساڵی ڕابردوو تا هاتووە بارودۆخی ژیانی خەڵکی هەژار خراپتر و خراپتر بووە و تەنانەت درز و مەودای نێوان هەژار و دەوڵەمەند چەندین قات زیادی کردووە. سەی لەوەدایە کە ئێش و ئازار و وێران ماڵیەک کە دەرەنجامی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە تەنیا بۆ چینی هەژاری کۆمەلگا بووە و چینی دەوڵەمەندی ئێران زۆر جار لەو سیاسەتانە قازانشیان و بەرکەوتووە. واتە حکوومەتی خومینی کە ئیدعای دەکرد خزمەتگوزارە بۆ هەژارانی ئێران لە درێژەدا تەنیا هەژاری زۆرتر و داماوی و مەینەتی بۆ ئەو چینە بە خەڵات هێنا. بێشەرمی کۆماری ئیسلامی بەرامبەر بە کرێکەران و زەحمەتکێشانی وڵات گەیشتۆتە ئاستێک کە تەنانەت خۆی لە دابینکردنی بژێوی ژیانی توێژی خانەنشینێژی گێل دەکات و ئەو ئەرکە بنەڕەتێش بەجێ ناهێنێت. بەڵام لە بەرامبەردا تەنیا لە یەک جاریاندا 1 ملیارد دلار دەبەخشێتە حیزبوڵای لوبنان بۆ ئەوەی وڵاتەکەیان نۆژم بکەنەوە، یان بەپێی ئاماری ناوەندە جیهانەکان لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە نێوان 10 تا 15 میلیارد دلار یارمەتیان داوە بە ڕژیمی بەشار ئەسەد هاوپەیمانیان. ئەوەیە حکوومەتی ئیسلامی هەژاران. چوار مانگ لەمەوە پێش چەندین ژن لە شاری ئیسفەهان بوون بە قوربانی ئەسیدپاشی. لە کاتی ئەسیدپاشیدا دەنگی ناڕزایەتی لە هەموو لایەک بەرز بووەوە، بەڵام ئێستا دەنگەکان بەرەو کەمبوون دەڕوات و کەم کەسانی خۆیان بە بەرپرس و پاڵپشتی ئەو ژنانە و بنەماڵەکانیان دەزانن. ڕۆژنامەی شەهروەند لە راپۆرتێکدا لە ژێر ناوی زامە بێ مەڵهەمەکان باز لە ژنانێک دەکات کە بوون بە قوربانی ئەسیدپاشی. لە راپۆرتەکەدا باز لە ژنێک دەکات کە 18 مانگ لەمەوە بەر مێردەکەی ئەسیدی ژڕژاندۆ بەسەریدا و ئێستاش لەگەڵ ئەو مێردەی ژیان بەسەر دەبات، تەنیا لەبەر ئەوەی کە تا ئێستا هیچ کەس سەردانی نەکردو و کەس ئامادە نەبووە پاڵپشتی بکات. ڕۆژنامەی شەهروەند لەگەڵ ئەو هەواڵنێر و ڕۆژنامە نووسانەدا و توێژی کردووە کە لێکۆڵینەوەیان کردووە سەبارەت بە باردۆخی ئەو ژنانە. راپۆرتەکان بازەوە دەکات کە بانکێکی زانیاری تایبەت بۆ قوربانیانە هەیە و وانە ڕێکخراوی ناحکومی کە بتوانێت لە پاڵ ڕێکخراوی بەهزیستی و یارمەتیە کۆمەڵایەتیەکاندا یارمەتی ئەو ژنە بدات. راپۆرتی هاوکارم لەم پەیوەندەدا ببینن. 4 مانگ لەمەوە پێش چەندین ژن لە شاری ئیسفەهان بوون بە قوربانی ئەسیدپاشی. لە کاتی ئەسیدپاشیدا دەنگی ناڕزایەتی لە هەموو لایەک بەرز بووەوە، بەڵام ئێستا دەنگەکان بەرەو کەبوون دەڕوات و کەم کەسانێک خۆیان بە بەرپرس و پاڵپشتی ئەو ژنانە و بنەماڵەکانیان دەزانن. ڕۆژنامەی شەهروەند لە راپۆرتێکدا لە ژێر ناوی زامە بێمەڵهەمەکان بەس لە ژنانێک دەکات کە بوون بە قوربانی ئەسیدپاشی. لە راپۆرتێکدا باز لە ژنێک دەکات کە 18 مانگ لەمەوە پێش مێردەکەی ئەسیدی ڕژاندووە بەسەریدا و ئێستاش لەگەڵ ئەوە مێردەکەی ژیان بەسەر دەبات، تەنها لەبەر ئەوەی کە تا ئێستا هیچ کەس سەردانی نەکردووە و کەس ئامادە نەبووە پاڵپشتی بکات. ڕۆژنامەی شەهروەند لەگەڵ ئەو هەواڵنێر و ڕۆژنامە نووسانەدا و توێژی کردووە کە لێکۆڵینەوەکەیان کردووە سەبارەت بە بارودۆخی ئەو ژنانە. راپۆرتەکە باس لەوە دەکات کە نە بانکێکی زانیاری تایبەت بەو قوربانیە هەیە و ناڕێکخراوی ناحکومی کە بتوانێت لە پاڵ ڕێکخراوی بەهزستی و یارمەتیە کۆمەڵایەتیەکاندا یارمەتی ئەو ژنانە بدات. تەرانە بەنی یاقوب ڕۆژنامە نووس لەم بابەتەدا دەڵێت هیچ کەس توانای ماڵی نییە بۆ ئەوەی بتوانێت پارەی نەشتەرگەری جوانکاری بدات. ئەو ژنانە دەبێت 33 تا 50 نەشتەرگەری ئەنجام بدەن و بۆ ئەو کارە دەبێت ڕێزی بودجەیەک دابین بکرێت، یا ئەوەی کە بەهزستی یا تەمینی ئیجتماعی بەرپرس بن کە بێبەرامبەر نەشتەرگەریان بۆ بکەن. بانی یاقوب لە درێژەدا دەڵێت زۆر جار ئەو کەسەی کە قوربانی ئەسیدپاشی بووە دەبێت 1 ساڵ چاوەڕێی دکتۆری چاو بێت. بۆ یارمەتیە کۆمەڵایەتیەکان لەوانەیە قوربانیەکان متمانە بە
کەس نەکەن یا خێرخوازەکانی دەرەوەی وڵات کە دەیان هەوێت یارمەتی بکەن نەتوانن بە ئاسانی یارمەتیەکانیان بگێنن بە دەستی قوربانیان. بەڵام ڕێکخراوەیەکی مەدەنی و ناحکومی بە ئاسانی ئەتوانێت یارمەتیەکەیان ڕێک بخات و بیگەێنێت بە دەستی قوربانیەکان. ڕزبەری ڕابردوو هەواڵی ئەسیدپاشی بەسەر لانی کەم 7 یا 8 ژن لە شاری ئیسفەهان کۆمەڵێکی بەرچاوی لە ناڕەزایەتی لە ئێران بەڕێخست. بەڵام ڕاستی ئەوەیەکە لە ئێران لە ساڵانی ڕابردوو چەندین مەورد ئەسیدپاشی ڕوویداوە. ژنانێکە دەبنە قوربانی ئەسیدپاشی هیچ کات ناگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆیان. پرۆسەی دەرمانی کەسانی قوربانی درێژخایەن و زۆر گرانە. پرۆسەیە کە بە وتەی پزیشکان لەوانەیە تا 10 ساڵ بخایەنێت. کاتێک کە ڕووداوەکەی شاری ئیسفەهان ڕوویدا، کەڵانتەر هورموزی ئەندامی دەستەی بەڕێوەبەری ئەنجومەنی نەشتەرگەرانی پلاستیکی ئێران بە هەواڵنەری ئێلنەیوت لەوانەیە هەندێک لەو ژنانە بە لانی کەم 6 نەشتەرگەری جوانکاری بتوانن سڵامەتی خۆیان بەدەست بهێنەوە. بەڵام بەدەستهێنانەوەی سڵامەتی بەمانای بەدەستهێنانی جوانی نییە. قوربانیانی ئەسیدپاشی بەوتەی ئەو پزیشکە هیچ کات ناتوانن جوانی خۆیان بەدەست بهێنەوە. بەڵام ئەمە هەموو کێشەکانی ئەوان نییە. حامد محەممەدی کەنگەرانی دەرووناس بارودۆخی قوربانیانی ئەسیدپاشی بە بارودۆخی نزیک بە مردن ناو لێ دەبات و دەڵێت ئەو کێشە دەرونیە زۆرتر بۆ کەسانی بەجێما و لە شەڕ بەکاردەبرێت و قوربانیانی ئەسیدپاشی لەگەڵ ڕاستیەکی زۆر ناخۆشتردا بەرەوڕوون. لەبەر ئەوەی ئەو بابەتە هەندێک کاردانەوەی وەک لە ناوچوونی جوانی دەموچاو و لە دەستدانی چاوەکانی بەدواوەیە و جۆری ژیانی قوربانیان و ئامانجەکانی بەتەواوی دەگۆڕێت. محەممەدی دەرووناس لە درێژەدا دەڵێت ئەو کێشە نیشانە گەلێکی وەک خەمووکی، بێخەوی، بیرکردنەوەی بەردەوامی ئەو ڕووداوە و بینینی چەندین بارەی ئەو ڕووداوە لە خەودا بەدواوەیە. بەپێی قسەکانی حامد محەممەدی کەنگەرانی، کاتێک ئەتوانین باسی کێشە دەرونی و ڕۆحیەکانی ئەو قوربانیانە بکەین کە نەشتەرگەری جوانکاریان بۆ ئەنجام درابێت و ماوەیەک لە کارەساتەکە گوزەرا بێت. بەڵام پرسیار ئەوەیەکە کاتێک قوربانی لە خراپترین دەورەی کارەساتدایە چه ڕێکخراوەیەک ئەتوانێت یارمەتی بدات. تەرانە یاقوبی دەڵێت ئەو کارە تەنها لە ئەستۆی ڕێکخراوەیەکی ناحکومی و ڕێکخراوەیەکی خاوەن پارێز و مافناسی کارزان بەردێت کە ئەتوانێت هەم لە بواری ڕۆحی و هەم لە بواری مادیەوە پاڵپشتی قوربانی و کەسانی دەوروبەری قوربانیەکە بن. لە دەورانی 10 ساڵەی دەوڵەتی مەحموودی ئەحمەدی نژاد زۆربەی ڕێکخراوە ناحکومیەکان نەیانتوانی درێژە بە کارەکانیان بدەن. ئەو ڕێکخراوانە ئەیانتوانی مەڵهەمێک زۆر بچووکە بن بۆ سەر زۆربەی زامەکانی کۆمەڵگا. ئێستا جێگای چۆڵی ڕێکخراوە گەلێک کە بتوانێت پاڵپشتی قوربانیانی فەقر و تۆند ئاژۆ و دواکەوتووی بێت زۆرتر لە جاران هەست پێ دەکرێت. یاساکان نەتەنها پاڵپشتی لە ژنانی قوربانی ئەسیدپاشی ناکەن، بەڵکو نێوەنجی سزای تاوانی ئەسیدپاشی لە ئێراندا بەپێی مادەی 614 یاسای سزادانی ئیسلامی تا ئێستا لە نێوان 2 تا 5 ساڵ زیندان بووە. زۆربەی ئەو ژنانەی کە تا ئێستا قوربانی ئەسیدپاشی بوون تەمەنیان گەنج بووە و جوانی و ژیانی ئەوان لە چەند چرکەدا لەناو چووە. بەپێی ئامارەکان لە ساڵی 1356 کە حەشیمەتی ئێران 36 ملیۆن کەس بوو، ڕێژەی زیندانیان 10,000 بوون. ئێستا حەشیمەتی ئێران گەیشتۆتە نزیک 8 ملیۆن، واتە 2 قات زیادی کردووە، بەڵام ڕێژەی زیندانیان گەیشتۆتە 210,000 کەس، واتە 21 قات زیادی کردووە. بەپێی ئاماری خودی کۆماری ئیسلامی کە زۆریش لە ڕاستی نزیک نین، ساڵانە 1100 کەس لە ئێران دەکوژرێت. تەنیا لە یەک دەی 1380 تا 1390 نزیک بە 12,000 کەس بە چەکی سارد وەکو چەقۆگیانیان لەدەستداوە. ڕۆژانە مانگانە چەندین تەرمینە ناسراو لە دەوروبەری تارانی پایتەخت دەدۆزرێتەوە کە زۆر جار سوتێنراون. بە وتەی خودی کابەدەستانی کۆماری ئیسلامی تەمەنی تاوان و جینایەت گەیشتۆتە 14 ساڵ. سەرۆکی دەستگای قەزای ئێران دانی بەوە داناوە کە چەندین ملیۆن دۆسیە لە دەدگاکانی ئێراندا هەیە کە دەستدرێژی و دزی چەکدارانە و چەقۆکێشی بەشێکی بەرچاویان دەگرێتەوە. بە وتەی ئەحمەد مقەدەم فەرماندەی هێزی ئینتیزامی خودی کۆماری ئیسلامی ڕێژەی خۆکوشتن 2 بەرامبەری قەتڵە، واتە ڕۆژانە 6 کەس لە ئێران دەست دەداتە خۆکوژی. ئەگەرچی هەندێک ناون ڕێژەی خۆکوژی لە ئێران زیاتر لە 3500 کەس لە ساڵ، واتە 12 کەس لە ڕۆژ بەراورد دەکەن. خۆسووتانی ژنان لە ئێران لە ئاست زۆربەی وڵاتانی جیهان ڕێژەیەکی بەرچاوە و کارەساتبارە. ئەوەیە کۆمەلگایە کە کۆماری ئیسلامی لەژێر سێبەری یاسای شریعەت دروستی کردووە.
لە کاتێکدا کە پێشنوێژەکانی سەر بە خاپنەی لە مزگەوتەکانە بانگەشە بووە ئەمری بە مەعروف دەکەن و تەنانەت بەکارهێنانی هێز بەڕەوا دەزانن ڕوونەکە هەندێک ئینسانی نەخۆش دەکەونە گیانی شارەمەندان و ئەو جنایەتانە دەخۆڵقێنن. لەوەها هەلومەرجێکدا زۆر نابەجێیە کە چاوەڕوانی یارمەتی و هاوکاری لە حکوومەتێک بکەن و بۆ خۆی بەرهەمهێنەری ئەو کۆمەلگا پڕ لە تاوان و جنایەتەیە. هەواڵێک و وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت پشتگیری کۆماری ئیسلامی لە شیعەکانی یەمەن بۆ هۆی ڕوخانی ڕژیمی یەمەن و کۆماری ئیسلامی ئێران یارمەتی ئەو چەکدارانەی داوە بۆ دەستەوەگرتنی پایتەختی یەمەن. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 24 فێڤریە بەرامبەر لەگەڵ 5 ڕەشەمە بەجەخستنە سەر پاڵپشتیکردنی کۆماری ئیسلامی لە میلیشیا شیعەکانی حوسی لە کۆنگرەی ئەمریکادا بە یاسادانەرانی ڕاگەیاند ئەو پاڵپشتیە هاوکاری سەرەکی بووە بۆ بەهێزبوونی ئەو هێزە میلیشیایە. جانکەری لە وڵامی پرسیاری ئەوەی کە ئایا پاڵپشتی کۆماری ئیسلامی لەو هێزە میلیشیا هۆکار و یارمەتی دەربوو بۆ ڕوخانی ڕژیمی یەمەن، دەڵێت پاڵپشتی کۆماری ئیسلامی یارمەتی دەربووە بۆ ڕوخانی دەوڵەتی یەمەن. راپۆرتێک لەم بارەیەوە. وەزیری دەرەوەی ئامریکا دەڵێت پشتگیری کۆماری ئیسلامی لە شیعەکانی یەمەن بووە هۆی ڕوخانی ڕژیمی یەمەن و کۆماری ئیسلامی یارمەتی ئەو چەکدارانەی داوە بۆ بەدەستەوەگرتنی پێتەختی یەمەن. وەزیری دەرەوەی ئامریکا ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 24 فێڤریە بەرابەر لەگەڵ 5 ڕەشەممە بەجەخستنە سەر پاڵپشتیکردنی کۆماری ئیسلامی لە میلیشیا شیعەکانی حوسی لە کۆنگرەی ئەمریکادا بە یاسادانەرانی ڕاگەیاند ئەو پاڵپشتیە هۆکاری سەرەکی بووە بۆ بەهێزبوونی ئەو هێزە میلیشیایە. جانکەری لە وەڵامی پرسیاری ئەوەی کە ئایا پاڵپشتی کۆماری ئیسلامی لەو هێزە میلیشیایە هۆکار و یارمەتی دەربووە بۆ ڕوخانی ڕژیمی یەمەن، دەڵێت پاڵپشتی کۆماری ئیسلامی یارمەتی دەربووە بۆ ڕوخانی دەوڵەتی یەمەن. جانکەری لە کومیتەی سناو لە سەرەتای کۆبوونەوە یەک لە دوای یەکە دوو ڕۆژەکانی بیستن بۆ پەسەندکردنی بوجە دەڵێت بەڵام من دەزانم کە خەڵکی ئێران لە ڕووداوەکانی یەمەن تووشی شوک بوون و هیوادارن و توێژە نەتەوەیەکان دەست پێ بکات. ئەمریکا و ژمارەیەک لە وڵاتانی عەرەبی ناوچەی کەنداوی فەرز کۆماری ئیسلامی تۆمەتبار دەکەن بە پاڵپشتیکردنی میلیشیاکانی یەمەن. دراوسێ عەرەبەکانی یەمەن لە کەنداوی فارس ڕوخانی ڕژیمی عەبدەڕە بە مەنسوور هادی سەرۆک کۆماری ئەو وڵاتە بە کوتا نازانن. بەڵام شورای ئەمنیەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان داوای لە میلیشیاکانی حوسی کردووە هێزەکانی خۆیان لە ناوەند و ڕێکخراوە دەوڵەتیەکان بکێشنەوە. جانکری هەروەها دەڵێت دەیهەوێت قەیرانی یەمەن لە چاوپێکەوتنی ڕێبەرانی شۆرای هاوکاری کەنداوی فارس لە لەندەن باز بکات. شیعەکانی حوسی دەڵێن دەیان هەوێت وڵاتەکەیان لە گەندەڵی پا بکەنەوە و ئابووری وڵاتەکەیان ببوژێنەوە. ئەو هێزە میلیشیایە لە مانگی سێپتەمبری ساڵی 2014 دەستیان گرتبوو بەسەر بەشێکی زۆری شاری سەنعا پێتەختی یەمەندا. لا فێڤریەی 2015دا بە فەرمی ڕایان گەیان کە هێزی سەرەکی ئەو وڵاتەن و سەنعا لە کۆنتڕۆڵی ئەواندایە. ئەو هێزە میلیشیایە دواتر بەرەو باشوور و ڕۆژئاوا و ناوچە سونیەکانی یەمەن بەڕێکەوت کە لەو ناوچانەدا هێزی عەشایر و قەبیلیەکان و لەقیبە بە هێزی ئەلقاعیدەی یەمەن بەرەنگاریان بووەوە. دەستێوەردانەکانی ڕژیمی ئیسلامی ئێران لە ساڵەکانی ڕابردوو لە وڵاتی یەمەن ئەو وڵاتەی تووشی ئاڵۆزی زۆر کردووە. لە حوتەکانی ڕابردوو بووە هۆی ڕوخانی دەوڵەتی یەمەن و لە ئێستادا یەمەن تووشی توندوتیژی زۆر بووەتەوە و کارناسانی سیاسی لەو بڕوایەدان پشتیوانی کۆماری ئیسلامی ئێران لە حوسیەکانی یەمەن بووەتە هۆی شەڕ و تێکەڵچوون لەو وڵاتە. وەکو دوایین بڕگەی بەرنامەکەمان قساوەیە ماوەیەک لەمە پێش عەلی ئەکبەر ویلایەتی وەزیری دەرەوەی پێشووی کۆماری ئیسلامی و ڕاوێژکاری باڵای خامنەیی لا چاپێکەوتنێک لەگەڵ گەورە بەرپرسانی حوسیەکان لە یەمەن وتبووی هیوادارین کە ئێوە لە یەمەن هەمان ڕۆڵ بگێڕن کە حیزبوڵڵا لە لوبنان هەیەتی. سێرتر ئەوەیە ناوبراو کە گۆیا لە بیری چۆتەوە وەکو بەرپرسێک نابێت هەندێک نهێنی ئاشکرا بکات دەڵێت بۆ ڕزگارکردنی فەلەستین دەبێت لە یەمەن دەستی پێ بکەین و دەرباز ببین. کۆماری ئیسلامی وەکو حکوومەتێک دیکتاتۆر و ئایدۆلۆژیک چۆن مانەوەی خۆی لەسەر بنەمای پشتیوانی خەڵکەکەی خۆی پێناسە ناکات بۆیە پەنا بۆ فاکتەری ناوچەی و دەرەکی دەبات.
واتە بە ئاژاوە و قەیرانانەوە دەیان دوژمنی ڕاستەقینە و زۆر جاریش خەیاڵی بۆ خۆی دروست دەکات و لە درێژەدا وەکو دوژمنی خەڵکی ئێران بەسەر شارەمەندانی دەسەپێنێت و لەم ڕێگایەوە بە عینیکردن و میلیتاریزەکردن و وڵاتمانەوەی خۆی بۆ ماوەیە گەڕانتی دەکات واتە دوژمنی دەرەکی دەکاتە بیانوەیەک بۆ سەرکوتی خەڵک و ناهێڵت ئاستی خواستەکانی شارەمەندان بڕاتە سەر و بگاتە ئاستێک کە ڕژیم ناچار بێت خۆی بگۆڕێت. ڕەنگە سیاسەتی هەناردەکردنی شۆڕش تەنیا مەسرەفی ناخۆیی هەبوو بێت هەرگیز لە ئاست ناوچەوجیهان بەرژەوەندەکانی ئێرانی نەپاراستووە کە بە پێچەوانەوە بۆ بە هۆکاری گەماڕۆیەکی بەربڵاو و دژوار دژی ئەو وڵاتە و هەڵبەت دوژمنایەتی دەیان وڵات و حکوومەت کە دەکرا دۆست و هاوپەیمانی ئێرانەکان بن. خۆشەویستان، بەم شێوەیە بەرنامەکەتان پێشکەشکرا. هیوادارم کە بەدڵتان ببێت تا بەرنامەیەکی دیکە کات خۆش.